ماڵتان لێ بێم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانە. بەرنامەیەم هەفتانەیەم جارە لە بوارەکانی کلتوری مێژووی و هەروەها داهێنان و هونەری دەستیدایە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. کۆنترین بازاڕی کەرەستەی کەلەپوری سلێمانی مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی دروستبوونی ئەو شارە. لە چاکسازی سنێلا پێشانگایەکی کاری دەستی دەکرێتەوە. ئافرەتێک بە چەندین شێوەی سەرنجڕاکێش دوورمان دەکات. هاوڵاتیەک 20 ساڵە کاری دروستکردنی بەلەم دەکات. تەشی ڕستن لە ناو ژنانی زەدی ئێستاش هەر کولتورێکی باوە. باسی بازاڕی کۆنی شاری سلێمانی دەکەین کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوون و دامەزراندنی شاری سلێمانی. لەو سەردەمەشدانەتەوە جیاوازەکان بە پێکهاتە و کولتورە جیاوازەکانەوە لەوێ ژیاون. ئێستاش هەر ئەو پێکهاتە جیاوازانە سیمایەکی جیاوازتریان داوەتە بازاڕی کۆنی شاری سلێمانی و ئەو کەرەستانەش کە تێیدا دەفرۆشرێن و نمایش دەکرێن کەرەستەی مێژووی و کەلەپورین. تقریبا هەکو خولیاگ و کاسپێکەشە بڵێن ڕۆژانەمان لەسەر ئەم ئیشەیە. ئەمیشە کۆنە ئیشی دەستە هەمووی ئیشی دەست و خوریەوەیە. 20 ساڵ زیاترە لە میشە بە تایبەت خۆم ئەمیشە خەریکیم. ئیشێکی فۆلکلۆریە لە سلێمانیا شتێکی تاکە چەند شۆنێکی ژێ زۆر نییە میشەمانەیە. جاجمەکان عادەتەن جاجمەکان چنە بۆ 50 ساڵ 6 ساڵی تایە لە فەرشەکانە شتی جوانی دەستمان هەیە قەدیمە لانی 100 ساڵ لە تێپەڕیوە کەمتر نییە. ئەمانە ئەم بەرانە تقریبا بە لەبەرە دروستکراوە. مێژووەکەم بەرانە نزیکی بۆ 40 ساڵەکە بێ. ئەوان تقریبا بۆ 80 ساڵە بەمایە بۆ 40 ساڵەکە بێ. ئەمە خۆم ڕۆژانە لێرە دروستیانەکەم. ئەمەش هەیە هەر مەتیقەی ڕانەوە قەڵازیێوانەیە. ئەمانەش نوعێتێکی ترە. ئەمانە هەیە خامیان هەیە بۆی ئەو خوێ نەوەرێت کە تیان کردووە. لە ئێستاشە بەکاری هێننەک و چامپای ڕۆژانە. ئەو شتە ئێمە هەمانە بۆ کۆنەی مێژووە گەڕێنەوانێ بەڵام قیمەتی نەماوە ئەوە تا بەرەم هەیە ئەم لەسەری دانیشتووە ئەمە ڕەنگە 70 ساڵە بێ دروست کراوە کەس لێ نابرسێ جا لەبەر ئەوە هیچ ئیسفادەی نییە بۆ چونکە ئەو بەڕێ لە من ناکرێ بە 70 بەچێ ئەو 70 4 ئەو نەفێکڕێ شتی مەکینەکە قیمەتی نەهێشتێتەوە بۆ شتی دەستی. لە بەڕێوەبەرەتی چاکسازی ئافرەتانی سنێلا ژمارەیەک ئافرەتی ڕاگیراوی چاکسازیەکە هەن کە کاتەکانی خۆیان تەرخان کردووە بۆ دروستکردنی کاری دەستی. ئەوان هیوایان بۆ یەک بتوانن داهاتوێکی باشتر بنیادنێن لە هەڵەکانی ڕابردووشیان بتوانن ئەزمونێکی باشتر وەربگرن. ئەوان کاری دەستی جیاواز دروست دەکەن و ئێستا بوونەتە جێگەی سرنجی و کەسانەی کە لەوێ کارەکانیان دەبینن.
از وکی مامۆستا کارێمە از نیشۆ سژنیۆ دەم کاری دەستی و شیوەکاری ڕسمی وا لەوحە چێتکەن هاریکاریۆ من ez کەس مامۆستای وامە جارێکی دووەسیە چێتکەین پێت عالە من چاکسەزی ئەوێت 18 ساڵی بن 18 ساڵینە حتا 13 ساڵینە زیندانیتمە لەجا هەر هەیف تبدیل بن یعنی بەدلکەن چنە وەرشە نەجاری وەرشە ڕسمی وەرشە سەرتەڕاشمەیە هەی 6 وەرشە مەید دەکەین یسپلێتە مۆبایلایە بجاست کە سەیدای شینەکاری ئەو ڕسمان نیشان دەین ئەوە شولێت وانە نوکە حساب تاسیرێت وانەوە شولید کار دستی دادگهگیریت مایه یت آفرتان و سنیلان. او چکسازیا آفرت و سنیلان دال دهو که به ناحیه و قضایت خواه دهو که همیه اف چکسازیا هی. ما بستم اوه که هر کسی که بیت دادگهگیرن و بیت ناو چکسازی دا ام فیری کاراب کن. ام حاول بدین او کسی توان انجام دای و هات دادگهگیرن ام میشکوی برف باشی و بین برف شولی فیر کن یا شولی روزانه خولا بوفکن خولت جور و جور خولت بگفت که مثلا شیوکاری دارتاشیت نجارت حلاقت هکه گوتیت دورت وکولر جواگی و وکولر دروناسی و دکترت نفسی و مامستای زان که روزانه ما برنامجی که هی الدیو في برنامجی که ام وان محکومه و موقفه ام اصلاح کن وان چاکساز کن وقتی زفران اجدر و دا قال مجتمعي بجنجن وببنى عملوا في تشاكساس وخدماته قالوا والله تاخد كان خەڵات ئەنوار ئافرەتێکی دەسڕەنگینە دوایەوەی کە لە بەشی وەرزشتا خوێندنی تەواو دەکات بەڵام چاوەڕێی دامەزراندن ناکات و پشت بە بواری دیکەش دەبەستێت ئەو ئێستا لە بواری کاری دوورمانکردندا کەسێکی زۆر سەرکەوتۆ بە درومان توانیوێتی دیزایانی زۆری جلوبەرگیش بکات ئەو ئەڵێت پێویستە چاوەڕێی دامەزراندن نەکەین و بە دوای هەل و دەرفەتی دیکەی کاریشدا بگەڕین. ئەم جۆرە عەبایە پێڵێن عەبای خلیجی هەم دوورین و هەم دانانی نقێم و دیزاینەکەی بە دڵی خۆم کردومە جاران بەس ئەوانەی بە تەمەن بوونیان کردە بەریسە تەمەنی زۆر گەنجیش ئەتوانێت بەکاری بێنێ بە نەخشی جیاواز بە قماشی جیاواز ئەم قماشە خۆی قەیفەیە ئەتوانین لەسەر قماشی کەش بەکاری بێنی هەم دیزایانی نقێمیان قەیتان لە جیاتی قەیتانەکە توانی مور و بەکاربێنی. لە ئێستادا من جلی دەرەوە دوورم و جلی ماڵەوە مناڵان گەورە عەزی ئاهەنگەکان بۆ مناڵان بۆ گەورە هەروەها جلی کوردی ماکسی تەنورە عەزی بۆ دی چاکە. دانیشتووی شاری هەڵەبجەی شەیدم ساڵی پار تەخەڕوجم کرد لە کۆلێژی وەرزشی هەڵەبجە لە زووە کاری درومانەکەن لە تەمەنێکی زۆر بچووکەوە هەر مەکینەمە بۆ بەردەوام بۆ خۆمان و بۆ عایلی خۆمانم کردو بەڵام لە ئێستادا بە بۆنێەوەی کە مەکتەبم تاوا کردو هیچ هەلێکی دامەزراندن نییە دەستم کردووە بەکاری درومان. من خولیای خۆم هەر لە مناڵیەوە وەرزش بووە وەرزشم تاوا کرد کولی وەرزشم تاوا کرد بە سەرکەوتووی و حەزم هەبوو بۆ کاری خەیاتی بۆ کاری دیزاین و ئیشکردنە بواری خەیاتیە و ئەم کارم هەر کردووە بەردەوام بەڵام لە ئێستا تا زیاتر شتەکە برێ و پێم بۆی بۆ کەسانی کێشی سوادەی هەبێت و کاریان بۆ بکەم. هەنێک کەسە بۆ خۆی داوای کردو کە من کاری بۆ کۆمیان توێتی بۆچی تۆ کام شتانە زانی بۆ نایکەی بە کارێک بۆ بژێوی ژیانی خۆشە.
ئەو کەسانێک کێنە لای من زۆر کات دەڵێن بەخواستی خۆچی و پێجوانەیان مۆدیلێکمان پیشان بەیان مۆدیلی چیە مێژ لە هەمان کاتە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خۆمی ڤیددیۆ وێنە وەرەگرم پیشانیانەیەمەوە بزانام چی مۆدیلێکیان بەدڵە زۆر کات دەڵە خۆ بەدڵی خۆبی دوورە منیش بۆیانە دوورم بەدڵیشیان بووە. هەروەها جوانکاریم تیا کردووە جاری وایە کەسەکە داوای شتێکی سادەکە خۆم ڕازاندنەوە یەکم بۆ کردوە بە مور و بێ بە قەیتان بێ بە نقێمێ بێ بەو شێوەیە بۆی شتەکە زۆر سادە نەبێت. لە ڕاستیدا ئەو جلانی کە بۆ دەرەوە بەکارێ بێت زیاتر بە وردی بیدووری جوان بیدووری ئۆفەریەوە قەیتانیوە کەپسی ئەو شتانە کە بۆ دەرەوە بەکارێ جیایە لەوەی کە بۆ ماڵۆ بیدووری بە هەمان شێوەی ماڵشە بەسی دەرەوە وردەکاری زیاتریەوە. ئێستا هەنێ مۆدێلی ئەم ساڵ باوی بوو بەکارێنانی لاستیک بوو بۆ عەزی ماڵەوەیان هەیە بۆ دەرەوە بەکارێنێ ئەوە ئیشی زیاتریە بێ ڕێکاری زیاتریەوە لە دانانی لاستیکەکان ناو سەرشانەکەی. من ئەم کارە ماوەیەکی زۆر کەمە ینی وام لێ کردو بێتە هۆی سەرچاوی بژێوی پێشتر هەر بۆ خۆمان بوو باسم کرد بەڵام ئێستا ئەتوانم بۆ کەسانی کە بەڵام ئەو من زۆر بڕێکی زۆر کەمی ژوەرەگرم بۆ هەم یارمەتیەکە بۆ کەسانە کە یەنە لام و هەروەها ئەتوانم ینی پەری پێبم لە ڕێی یوتوب و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە سێری بە دوای شتا گەڕێم دیزاینەکانە گەڕێم بە دوای وردەکاریەکانە گەڕم پشتی نوێوانی کەیسە خەڵک زۆر داواکاری لەسرە سێری ڤیددیۆکەم ئەو شتانە بەکارێنم. بەسام هاوڵاتێکی دانیشتووی مووسڵە ماوەی 20 ساڵە کاری دروستکردنی بەلەم دەکات. ئەو توانێت ئێستا لە دروستکردنی بەلەمدا سەرکەوتنێکی باش بەدەست بهێنێت بەلەمەکانیشی بۆتە برندێک بە ناوی بەسام بەلەم و لەو شوێنانەی کە ئاوی زۆر و دەریاچە هەیە خەڵک داوای بەلەمەکانی دەکەن و دەتوانن گەشتێکی خۆش بە ناوی ئاو دەریاکاندا بکەن. بەسام ئەحمەد ناوێ من بەسام ئەحمەدە کۆ بە بەسام بەلەم ناسکریمە لە دەمێ ئەس بچووک بووم ماسیگر بووم اون ماسی دگرتن حتا ئەس فێری چێکردنا بەلەمان بووم و ئەف زیاتری 20 ساڵانە ئەس وی کاری دکم ji salên nota de min gel yexzan û wehîd ev kar kiriye. Bêhtiriya kiristeyan yên xwemalî ne. Tenê yên Rûsî û Malîzî jî hene. Gelek curên din jî bi rastî tepê Rûsî gelekî baş e ji biliyê xwemalî. Belemên bi motor kar dikin ez bo dema 2 rojan heta 3 rojan durust dikim. Li yên bi destî tenê di rojekê de temam dibe. Gelek cûr û qebareyên beleman hene û her yek jî li dûv qebareya motorê xwe dihête durustkirin. Motor heye 15 hesp, heye jî 40 hesp, lewma divê her yek li dûv vê qebareyê be. Her belemek buhayê xwe heye, ya biçûk bi 300,000 dînar, ya mezin jî 500,000 dînar û heta 600,000 dînar jî heye. بلم تشاله صغير ب 300 واكو ب 500 مال 15 حصان واكو مال 40 فوق هسه ب 600 يعني هاي الاحجام يعني الكبار. تأثرت شغلنا يعني هسه حاليا هاي البلم باندور gelekî li karê me hatiye kirin. Niha tixêra wê nemaye wekû berî. Beriya hatina Daişê karê me baştir bû, lê niha gelekî sist bûye. Ez niha yek belemê tenê nêzîkî 40 bû 50,000 dînaran qazancê dikim. Digel mandîbûna min.
تەشی ڕستن کارێکی کۆنی کوردەواری و هەروەها کللتورێکی زۆر جوانی مێژووی کووردە کە ژنانی کورد زۆر جار بەکاریان هێناوە ئێستاش لە ناو ژنانی کوردی زیدیدا کاری تەشی ڕستن دەکرێت ئەو ژنانە کە لەنێو کەمپەکاندان یان لە ماڵەکانی خۆیاندان کاری تەشی ڕستن دەکەن وەکو گەڕانەوەیەک بۆ مێژوو و کللتورێکی کۆنی کوردی کە کارێکی دەستی زۆر جوانیشە. فتیلا چیت که اکشی خریده از برات ها چیت که از توبر کا چیت کم از دزی کا چیت که جارا حقا شغل وانه به حقا خوده به بزدره خوبینم از جواب کلد کرم خیره آچن تماما قبول بکا و خدمتکارا 1000 جاری و روحه زیدی خدمتکار بی پنبیتین ولا علامات جیب خوده بتکنا خیروتینن خوده هنک دکیستاتین هنک سیاتین بی خوده خوده خیره هموکا قبول کا خوده نهشتین از بکرم او تین اجید کم خیر یکی میتاج صحابه کل دا وزید نویر من میت زد می ادی درست هم کدم پھر سعی صبر من نیر ساعته بطال ببر دیمو دیمش خوده قبولا ون دیمو دیم تشیا الدسته مرایا اشتراع شیخاری را بلکه شیخاری یزیدی هموار روح یزیدی هر ایمانی عفو بکم و گوداراجی نشخور ترین رحمتیت کم از روح یزیدی رد کم یک کری ایمانا خو به اولا خو به ازش بیشی رد کم نجم تنی ریا صبرام ما بنش دانم بهتنی او بسی مارا خوریا با صبح اینه و صبح چهارشنبه از شفقی رادن برشیشم دور 20 فتیرا خود جانا 20 تا بیتر بخیرا ناوی خود شیشم از هلتم از چما برس خریجن از عن طریقت بم هیشیب از کما مغارا از خریجن ده مش خدانی خوب شیشم آری بوشی خاری از بیجم گلی بابو برادا کو خوشکاز میوانا وای مز اخسیرا وای ما از فتیلاتی ده بیتی خمون زیتیت کمیته از گلک باشی ناکمی خافت کم از ودر ریسم ده تشیا بربریه کتکم وزد کما گریف کا کس خافت کم نگلک از بانا آدم از بانا آدم و کووان خوده اتاوسی مل خیراوی گودارا قبول بکا دا جارا جارنا 15 کیستا جارنا 5 کیستا جارنا 4 کیستا کووانه اینه اف تاشی چیتکن و هستا کار چیتکن و اوجب خیره خوشین گلی رشینن و ویپم ویپی دریستن بس بخوده تزانی هر ام تقلیل و خوش بیران کن هر ام دریستن بره شالکار رستن و جواری سار رستن و تفنار رستن تیتا بیران مدی تفن چیکرین و جوهر چیکرین وش کوینارا چیکرین وش بعضی خوارا چیکرین بس هری نپام با هری تاشی هاو دستار هاو تشتمو هاو تشته بری همو ها گنده تاشین نماینن ها و کبری کم چونه گنده خود تاشین نماین بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی هەفتانەم پێشکەشکردن تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.